بینانی عزیز مەمنونم کە تا ئەم کاتە لەگەڵمان بوون. لەم بەشە لە بەرنامەکان وتوێژێکمێ لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی باتمانی سەبارەت بە بۆچی جمهوری ئیسلامی گازی هێرشی شیمیایی کاتە سەر کچان و منداڵان لە مەکتەبەکانە. سەرنجتان بۆ ئەم وتوێژە ڕائکێشم. هاوڕێ ئیبراهیمی باتمانی سڵاو لێبێ و زۆر مەمنون کە بانگشتی منت قبول کرد بۆ ئەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوەیش و سڵام ئەگەێنم بە بینەندگان عەزیز. هاوڕێ ئیبراهیمی خۆشەویست، زیاد لە 5 مانگە کۆماری ئیسلامی بە گازی زۆر وەحشیانە هێرش دەباتە سەر منداڵان و بەتایبەت کچان لە مەدرسەکانە. بۆچی جمهوری ئیسلامی بەم شێوازە درندانە و فاشیستیە کە تەنها هیتلێر لە دەرەجەی یەکەمە ئەو کردێتی و دوایی سەدام حوسێن ئۆمانە بۆچی پەنابا بەم شێوە ڕەفتارە؟ بۆ ئەوەی کە پەلامارەکە ڕژیمەکەی کەوتێتە خەتەر بەمان ئای واقعیەکەی ئەحساس نییە لە ڕژیمەکەی لە دەبەی پەرتگاوێنێ، نە ئیحتیبار اجتماعی ماوە، نە ئیحتیبار سیاسی ماوە، نە ئەبزارێک بۆ دەستێوما خەڵاوێتە سەر مەردم و نە ئیسە مەسەلەی کەربەلا و نەجەف و نازانم بەهەشت و دووزەق و ئەمانە نەماوە لە کارە. وەک مەردم لە جمهوری ئیسلامی بەمان ئای واقعیەکەی کامڵان عبوریان کردیە بۆ بوونەوە دی مەردم فەریبێ ناخوان دادوێ کە ئەیتوانی بەشەر ئێران و عێراق بەشەر کوردستان نازانم بەناو زەد انقلاب بەناو مەهارب باخوا نازانم بەناو زد ئیسلام ئەمانەی ئەیتوانی مەسەن بەهانەیەکی بوو مەردم سەرکوتکە و ئەو دەورانەیژەم مەردم وە ئەکەفت نەشون جمهوری ئیسلامی بە قەڵ ماهیەتیان نێناسی واقعا ماهیەتیان نێناسی جیا لە مەردم کوردستان هەر لە ڕۆژ ئەوڵە و ماهیەت ئەم ڕژیمیانە بە قەشەنگ ناسی زانیان چەندی جنایەتکارە و چەندی جادوگەرە و چه هاژێر کڵاویە. ئەمە ئیمڕۆ خۆشبەختانە نە ئیمڕۆ لە 96 و 98 پڕەولاوە مەردم ئێران کرێکاران زەحمەتکێشان جوانەکان لە ڕاست کشتیا ژنان هاتنەتە سەر مبارزە بۆ بوونەوە مەسەلەکە ئیمڕۆ جمهوری ئیسلامی دی ئەوە نەماگە جمهوری ئیسلامی ڕوو فەقەت خۆی و کڵاوەکەی و ئەو دار و دەسەوە ها لە دەوریا لە ناو مەردما هیچ پایگایەک اجتماعی نەماگە، هیچ تەبلیغ و ئەوام فریبی و قسەی پرۆپاگەند خۆیان و ئاخونیان و ئیمام جمعیان و سدا و سیمایان و نازانم هەرچی ناوی بنی مەردم دی بەمانە نەکەنینیان تێ نفرەتیان لێ هەست نفرەتیان هەست بەم ڕژیمەوە 45 ساڵە کەنینی لە ڕێ و لە لێو مەردم بڕیە فقط بەدبەختی و ناڕەحەتی و گرانی و بێکاری و شین و واوەیلا و پرسە و هەر بەش مەردم وەسە ئەوە بەو بۆنە بوو حملەیە کاتێک ئەو کەنیشکەیدا بە دەلایل ئەوە ئەزانەی واقعاً هەشتادی ئەم دەورە ژنان جدەن چۆن سەپای قەدیەکە و پێشڕەو بوونە لە مبارزە تەلاشیان کردیا شعارەکانیان ڕادیکاڵە خاهان سەرنگونی جمهوری ئیسلامیان هیچ نەو سازشکیان تا جمهوری ئیسلامیان نییە و ئەزانن 44 ساڵە تاقییانەکەن ئەگەر خۆی ئیمڕۆ تاقی نەکریا دایکی کریاگە دایە گەورەی کریاگە و ئیمڕۆ ئەزانێ ئەگەر جمهوری ئیسلامی لەبینەوە ئەم وشترە لە بەرماڵ خۆی جاخەفی هەر بەو بوونەوە نوک حملەکەی گردێ سەر کەنیشکەکان بۆ مەدارس کەنیشکەکان بۆ ئەوەی کە ئەزانێ ئەمانەیەکەوە لە جمهوری ئیسلامیە لە نەسە جمهوری ئیسلامی لە ژێر سایەی نەکبەت جمهوری ئیسلامی و بەدشانسی خۆیانە گەورە بوون ئەزانن ئەمانە بە جمهوری ئیسلامی نین زت جمهوری ئیسلامیین جمهوری ئیسلامی ئەزانێ ئەمانە نیشانیان هەر لەم تەزاراتە و مەردم هەڵسیە ئەمانە فعال بوونە گەرەکیە ئەمانە جمهوری ئیسلامی ترسەکەی ئەوە ترسەکەی لە نابوتی خۆی وێنی و نابوتیەکەی خۆشی لە دەست ژنانە و بۆ بوونە حملەیە کاتە سەرمانەوە. هەوڕێ ئیبراهیم خامنەی زۆر ریاکارانەڵێ ئەمە کردەوەیکی وەحشیانە و درندانەیە. ئەمە معنای چییە؟ ئەگە درندانەیە بۆ بەری پێ ناگرێ یان نا خۆی سەگەکانی بەرایەتە خەڵک و بەتایبەت کچان و ئەوجا لەولاوە مەزڵوم نماییەکە تۆ مە چۆن نەبینی؟ ئەم چۆنانەوە یەک ناو درووە یەک ناو دروێ گەورەست یەک ناو نازانم من چی پێبیژی ئەم ئەنسانە
یەکجە و شەرەف وجدان لە وجود ئەم بنیامەیدا نییە. دروەکە ئەزانێ خۆی دوو مانگ لەوە بەردەستۆر حەمڵەیدا وتێ ئەگەر مەسئولین کەمکاریەکەن، ئەگەر ڕئیس و ڕۆئسا کەمکاریەکەن، ئاتەش بەختیارەکان خۆتان دەست بەکار بن. بوچە نازانێ ئەتانەی بەسەر ئیمام حەسەن و ئیمام حوسێن و عومەر و ئەبوو بەکر نازانم نقطە بە نقطە چەندێکێتێ و چای نەکردێ و چەندێ عمری بۆ و لەکوێ بە دریا هاتیەوە و ئەمانە گشتی قەشەنگ بیوگرافیک غێرواقعی بۆم ئەنێ بوو کڵاوس ئەندە بەردەست ئەو مەردمە وەێ ناتانێمانە پیاکەن بەم هەموو مدی دووربینەی المەدار بەستە و بەم هەموو خۆی ئەطلاعاتی گەورەمان هەست و نازانم من و بە خەڵ خۆی نیروگ انقلابیمان هەست ئەی بوو ناتوانێمانە پێەکە بوو ئەوەی کە ئەمانە بە دەستور خامنەی خەریکن عمەڵەکەن. بوو چەند مەگەر ئاسیتیان پاشێ سەر کەنیشکەکانە چەندین بار لە توول جنایەت جمهوری ئیسلامیە بووچە کەسێکیان گەل لەو واردە و ئەمی سەرەوەستا بەنەزەر خامنەی دروەکە ئەو تفیژەوات ئەکار ڕوو بە ئاسمان ئەچێتە ناو چاو خۆی فقط مردم لەوە فرەتر نفرەتیان هەڵەتی بۆەوەی کە چۆن ئەزانن ڕۆژنا لە بوو مردمەکە خەریکە دروەکە. هەڕێبراهیم چارە چییە لە ئاسی ئەم هەموو درڕندەیە چۆن بکەن کە ڕێکخراوتر سازمان یافتەتر دیش بەم هێرشە درڕندانەیە بوەستنەوە و کۆتایی پێبێنن چ ڕێگە حەلیەکەیە؟ ئایا فقط زۆر جار هەوڵێن کە بڵێن مەدرسەکان تاعتیلکەن کچان نەچنەوە، ئایا ئەمە ڕێگە حەلە یان نا خەباتێکی جدیتر و سازمان یافتەتر هی هەموو خەڵکی کوردستان و ئێران ئەتوانێت بەربەست بەمە بکات چ ڕێگەیەک هەیە؟ یەکشی بژم خۆشبەختانە مردم ئێران و مردم کوردستان بە تایبەت کوردستان بوو جمهوری ئیسلامی هەرنیان خەفانیە و جدی بوون و ئەین چۆن بۆ ئەم پەدیدەی کەسیفە ئەناسن و ئیمڕۆژ مردم کوردستان ئەیناسێ بەنەزەر من ناوی مەدرسە داخرگەی ئیمڕۆ شەر دەستی پێکردێ شەڕێک جمهوری ئیسلامی بە مردم ئێران بە تایبەت بە کوردستانە شەڕێکی تەحمیل کردیە جا بۆ ئەم شەڕە مردمێشێ لە مقابل ئەم دەست درێژیە لە مەخەمەدی دەست درێژی ئەمە جنایەت ئەلەی بەشەریەتە واقعاً ئەسەن تاریخ نیشان ناگا بابا لە تەواو جەنگەکان ئەرتەجاعی ئەمپریالیزمە هەر جەنگ جەهانی ئەوەڵ و دوو بوو تا هێن عێراق و ئیسەی وا ئەوین لە ئوکراینا ئەڵێ ئەیژن ئەمە ئەیژن ناوێ بیمارستان و مەحکودەک و مەدارس بمباران بکەن ئەمە ڕعایەتەکەن بەو گەرمای گەرم شەڕا ئەمە لە جمهوری ئیسلامیە خەریکە حەملەی شیمیایەکە لەسەر کەنیشکەکان حملەی شیبەیەەکە لەسەر مردمەکەی خۆی بوو ئەوەی کات ئەمە لێرە شتەکە کامڵان ڕوشنە مردمەشی بە نەزەر من ئەم متحدتر و جدیتر بە قدرەتی فرەترە و دیتر ئەشی ئەمە بزانن خەڵک کوردستان خەڵک ئێرانەشێن بزانێ بە 100 نەفەر و بە 50 نەفەر و بەهێن جمهوری ئیسلامی بەمانە ناڕۆخێ جمهوری ئیسلامی زۆرەکە بە زۆرە ڕۆخێ زۆرەکەیش ها لە ئەتحادە ها لە ئیحسابەی سەراسەریە ها لە سازماندەهیە ها لە واقعەن ئاموش و پەروەرش و فەرهەنگیان دەستیان خۆشوی تەشەکولیانە وەلی بە نەزەر من ئەشی پێشقەدەم بن لەم جەریانە مناڵەکانیان ئەمنیەتیان نییە تعرض بە جامعەی کردگە تعرض بە علم و سەنعەت و پێشڕەفت بەشەریەتی کردگە ئەشی فەرهەنگیان لەم مەسەلەوە فەراخان بن جدی بینەمەیان داواکەن لە مردم و مردمی چێتە دەمیانەوە کارگەران هان لە کوێشی کارخانە و ئیحسابات و ئەمانەکی سەر بگری کە جمهوری ئیسلامی بزانێت تەنیا خانەوادەکان نین داد و بێدادەکەن بوو مناڵەکەیان مردمەکە گشتی ئەوانە بە مناڵ خۆیان نەزانن و مردمەکە هیچ سازشیان تەک جمهوری ئیسلامیە نییە و عامڵ ئەم جنایەتە لە ڕوشنا لە بەرچاو مردمە خەریکە حەملەی شیمیاییەکە ئایا واخەنە ئەوە ئەکردێ دانیشی ئایا واخەنجێ ئەوەستا بنیان بێژی بە من چا مناڵەکەی من نییە یا بێژە من مناڵم نییە کرە بابە گیان ئەمە لە هەر کوشوەرێترا ئەم ئەتفاقە ئەم جنایەتە وا جمهوری ئیسلامیە کرد خاکیان بە تۆرەکەی کێشن بەو بوونەوە قودرەتی گەرەکە لە جێلێکیە داوایەکەم لە جوانەکان ئەمە قسەی شخصی خۆمە مەسئولیەتیان لە پای خۆمەوە من کادری حزب کومونیزم کارگەری حکومەتی ولی ئەم قسەی خۆمە بە نەزەر منە شێوەی ئاتەش بەختیار عەمەڵ کە
لە جێلێ کاچی جواویان بنەوە ئەمە دین نەماگە بیژینەوە ئەو ئەمان بوومەنەوەی خۆیان بە هیچ دریغ ناکەن ئێوەش بوو ئەوەی کە لایەن بوون ئەسێ بە هیچ دریغ نەکەن ڕێحەلەکەی ئەوەسە دەکەمەژەرەوە ئەرەوە ئاتش بە اختیارە کە بێ خەڵک لە مقابل هەر درڕندەیەکی جمهوری ئیسلامیە بوەستنەوە و ئەمانی پێ نەدەن یعنی چی هینین ئێمە مەسیح نین کە ئەگەر زلەیەکیان لێیان ئەو لاشی بۆ بگریندانی چکەمان لێبدا زۆر سپاس دەکەم کە ئشارە بە نکاتێکی زۆر گرنگ کرد هاوڕێ برایم بە تایبەتی ئەوەی کە مناڵی کۆمەلگان ئەگەر من بۆ خۆم مناڵم نییە مناڵی دراوسەکەم هی منە مناڵی ئەوانەی کە کوڕیان هەیە و کچیان نییە نابێ ئاسب دەخاتر بن دڵیان خۆش بێ بۆی کە مناڵی یا کوڕان ئەمڕۆ شیمیاییان لێ نادرێت ئەمە بێمەعناترین قسەیە بۆیەش هەر وەکو تۆ باست کرد دەقیقەن یەکگرتوانە ئەبێ بەرامبەر بەم وەحشیگەریە بوەستێنێ ئەگەر قسەیەکی کەت هەیە ئەوە میکرۆفۆن لە اختیارایە وەی لە من پرسیارم نەماوە هاوڕێ برایم عەزیز زۆر سپاسانەکەم قسەکەم هەرەوە ئەم دەورە ئەشێ قەدەمێتر ئارایشی تر نەوعی تر فعالیت خۆمانەشێ سازمان بێت لە مقابل ئەم نەوع جنایەت بە ڕۆژن و ئاشکارا خەریکە تەعەڕزەکە ئەشێ مردم جواوی بنەوە جواوەکەیشی هەروە باسم کرد ئەوەی هەر چوونێک خۆیان نەزانن بە هەر شکلی دەستان بە دەست یەکەو بێ شناساییانکەن پشتان بە پشت یەکەو بێ ئەبزارێنێک وە هادەستانە و لە جێرێکا بیوەنە کار وەختێ بە نەزەر من وەختیە ئەوە نییە مسەرخەڵە بەراو دانیشت مناڵەکان خەڵکن بەبوو حەملەی شیمیاییەکە با پێم نەیژن ئەمانە زەدن خلابن با پێم نەیژێ ئەمانە مستەلەحن با پێم نەیژێ ئەمانە عوامڵ ئەمریکا و ئیسرائیل و نازانم زەدن خلاب و کۆمونیستن خۆت 45 ساڵەمەیژی لەوە نەمایە بیژین من بەڕدوی ئیسلامی نەوە ئەمە ڕەحمیانیەکەین و نەوە دەستیان باز بێت بمان کوژن و دەست باز ئەو دەستی بازە 45 ساڵە ئەکوژێت وەلی کەسێک یەکەمتن بە خاتر ئەوە محافزەکاریەکەن نەکەن بە زەرانمانە ناوی دەستبوون بوو فلان ئەسلحە ناوی فلان مزدوری گواچن و 5 ساڵە بە خەریکە ماڵیات ئەو مردنیە خوات و مردمەکەی تۆ خیال ڕەحەت پاڵباتەوە ئەمە چەست لەوە بە زەرەرمان بی زەرەر چاش شەرمان و نەمانە من قسەکەم زۆر سپاس دەکەم هاوڕێ برایم عەزیز بینەرانی عەزیز بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆ سپاسان دەکەم کە تا ئەم کاتە لەگەڵمان بوون کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەن